سڵاوتان لێبێ بەخێر بێن هەموو لایەکتان خۆشحاڵم کاتان بینم لێرە ئەمەوێ بەڕاستی بەناوی بەڕێبەرایەتی گشتی ڕۆشنبیری سلێمانی و بەدڵ پیرۆزبایی لە برانی بەڕێزم کاک بەرزان و کاک جەزا بکەم بە بۆنی دامەزراندنی 3 ساڵەی کافتریای زەردەشتەوە. من ئەو کافتریایە چەند جارێک چووم بەڕاستی ینی شایانی دەستخۆشیەوە شوێنەکەیان شوێنێکی ڕاستە شوێنێکی بچووکە بەڵام هەستم بە گەرموگوڕێکی زۆر کرد لە شوێنەکە وەکو دیواخانی قەدیمی لادیەکان گەرموگوڕ و پڕ لە خۆشەویستی و هونەرمەندی باش کۆبوونەوە لەوێ. من ئەمەوێ کە باس لەوە بکەم ئەوەی گرنگە ئەم ئیشە ئێوان کردویانە بەردەوام بێ و من داوا ئەکەم کە پشتیان بگرین هەمومان. من نازانم هیچم کردو بۆ ئەوان یان ناڕەنگە شایانی باس نەبێ، بەڵام میلەتی ئەم ئێستا لە کێشەدایە لە گرفتایە. معلوم هەمووتان دەزانن پێویست ناکە کەسێکی وەکو من ئێستا گلەی بکەم و قسە بکەم بەرامبەر بە کابینەی حکوومەت یاخو بەرامبەر بە هەر شتێک. ئەوەی گرنگە ئەوەیە بزانین کە ئەگە میلەت کەوتە تنگانەوە مەفروزە خەڵکە دڵسۆزەکان لەو کاتا کە لە تنگانایە محاولە بکەن کە میلەتەکە نەکەوێ. ئەم ئیشە ئێوان بەڕاستی بۆیە شانی تەقدیرەکە هەوڵێکە بۆ نەکەوتنی میلەت لە باری هونەر. من حەزەکەم بیرتان بێنمەوە لە مێژووی کوردیش و لە مێژووی وڵاتانی دەوروبەریشمان یاخو گەلانی دەوروبەریشمان شتیوا ڕوویداوە. ئەگە بیرتان بێ مەسەلەن کەسێک وەکو ئەحمەدی خانی لە کاتێکا دەستی کردو بە هونەر و شعر وتن کە کورد لەو پەڕی تنگانەیە. نالی و سالم دیسان بیرتان نەخەمەوە لە زەمانێکە دەستیان ناوەتە شعر کە میلەتی ئێمە لە بەردەستی عوسمانیەکانە لەو پەڕی تنگانایە و کێشەی گەورەی هەیە. لە ئێران شاعیرە گەورەکانی وەکو عەتار، وەکو حافظ، وەکو سەعدی، حتا وەکو مەولانا، ئەمانە زەمانێک هاتنە مەیدانی هونەر و شعرەوە کە مەغۆل هاتبوو. ئێستا ئێمەش ڕوبەڕووی مەغۆلێک بووینەوە. جا مەغۆلە برسێتیە، بێموچەییە، هەر شتێکە من نامێت لەو مۆزوع باس بکەم. بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە شتێکی کەس جیا بکەینەوە، ئەوەیە کە حکوومەتی کوردی، دەوڵەتی کوردی خۆی مەوجودەوە هەیە. ئێمە ئیپارێزین موسەسات و دەستگای وەکو کافتریای زەردەشت، وەکو دەستگاکەی ئێمە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری سلێمانی کە 41 دەستگای هەیە. ئەمانە هی خەڵکن، هی میلەتن، مەفروض نییە بکەون. بۆیە مانەوەی دەستگاکان جا دەستگایەکی وەکو کافتریای زەردەشتە یاخود دەستگاکانی تری ڕۆشنبیری یاخود هەر دەستگایەکی تری ئەم حکوومەتەیە مەفروضە هەمومان بیان پارێزین و هەوڵ دەین کە نەکەون. کابینەی ئەم حکوومەتەی ئێمە کەم و کوڕی هەیە، ڕاستە. ئەم کابینەیە کێشەی گەوری هەیە، ڕاستە. پێویست ناکە من شەرحکەم و خوتبە بدەم بەبارەیەوە، هەموو کەس زانێ. بەڵام بەردەوامبوونی ژیانی میلەت و ئەوەی کە پێی ئەوترێ شەڕ بۆ ژیان یاخود گەشتبینی یاخود بەردەوامبوونی حیات بەوە بەسراوەکە ئێمە داکۆشی لە هونەر بکەین و هونەرەکە بپارێزین. و پێشم وایە ئەم بەڕێزانەی کە لێرەن دەوری باشیان بینیوە و من دەستخۆشیان لێ یەکەم و حەقە ئەوەی بۆمانەکرێت بە بەشداربوون لە مەراسیمەکانیان و پشتگیری تری مادی معنەوی بیکەین بۆ ئەوەی کە ئەم ئەزمەیەش تێپەڕێنین و دڵنیام کە میلەتی ئێمە بە هیممەتی خەڵکی باشی وەکو کاک بەرزانی خەلووز و کاک جەزای ساز و سەدان هونەرمەندی تری خەڵکی شاری سلێمانی ئەم ئەزمەیە تێپەڕێن و سوپاسان دەکەم. ئەوتانەی بەڕێز کاک بابەکر یەک کۆمنتی برایەکی بەڕێز و خۆشەویست کە لە فەیسبووکەوە بۆی ناردبووین لە دەروی وڵاتەژی ئەو کۆمنتەی بیرهێنامەوە. نووسیوێتی ئەو چالاکیانەی ئێوە ئەو گروپانەی ئێوە فلیمی تایتانیکم بیرهێنێتەوە. گروپە هونەریەکەی ناو کەشتێکە کاتێک کە خەریکە بێ نغرۆب بێت ئەوان وورەی خەڵک بەرزەکەنەوە و بە هونەرەکە بەردەوام بن. باوەڕتان نەبێت 2-4 شەمەند لەمە و پێش خەیرانەکان گەیشتبووە ترۆپک کە ئێمە بەردەوام بووین و لەو دیمەنانەیە دوایی